دوین ئامادەکاری تاکان نوێنەرەکەی هەرێمی کوردستانە بۆ قۆناغی هەشتی خولی نایابی عراق لە ئاستی لاوان. تیپی لاوانیانی هەولێر دوای بەدەستێنانی پلەی دووەم لە کۆمەڵەکەی گەیشتام قۆناغا لە سەرخاچی خۆشی ڕکابەریانەکانی دیکە دەکات بۆ بەدەستێنانی نازناوەکە. ئینشاءڵڵا ئەو ئیسیقرارەی کە هەمان بۆ ئەو خبڕی پەیامان کردیە لە قۆناغی دووەم ئینشاءڵڵا دەتوانین لە قۆناغەکەی کۆتاییش لە قۆناغی کۆتایی لە قۆناغی هەشت و لە دواتریش ئینشاءڵڵا سوودی لێ ببینن و ئەو ئەزمونە زیاتر بێتن و ئەنجامی باشتر دەستەبەر بکرێت. پارساڵ ڕاستە ئێمە لە یاری پێشکۆتایی بە لێدانی سزا یعنی دووچاری شکستاتینەوە کە شایستەی دۆڕانیش نەبووین، هەر لە یاریەکە شایستەی برنەوە بووین، بەڵام ئینشاءڵڵا ئەو کارە تەواو نەکراوەی پارساڵ ئەم ساڵ دەتوانین تەواوی بکەین. هەرچەندە خۆت دەزانی گرنگترین شت لە لاوان ئەوەیە بتوانین کۆمەڵێک ئەستێرە بۆ ئەو شارە پێ بگاتن، چەند یاریزانێکی لێ هاتوو لە تیپەکە بەدی دەکرێت و تیپەکەش بەگشتی یعنی یاریەکی بە کۆمەڵی جوان نمایش دەکەن. ئینشاءڵڵا دەتوانین لە یاریەکانی کۆتاییەکانیش ئەو ئەنجام و ئاستە بەردەوام بێتن و ئینشاءڵڵا ئەوەی پارساڵ تەواو نەکرابوو ئینشاءڵڵا ئەم ساڵ تەواوی دەکەین پشتیوان بەخوای گەورە. تیپی لاوانیانی هەولێر وەرزی ڕابردوو لە یاری پێشکۆتایی ماڵاوایی کرد. ئەم ساڵ دەیەوێت سوود لە ئەزمونەکەی وەربگرێت و بەڕێوەچوونی یاریەکانیش لە هەولێر بکاتە دەرفەت بۆ بەرزکردنەوەی نازناوەکە. تیپەکە بە هەمان پێکاتەی خۆی بەشداری ئەم قۆناغەش دەکات. کاکوسم بە خۆ دەزانی ئەمە لە قۆناغی کۆمەڵەکان زەحمەتیمان کێشایە، یاریەکانمان زەحمەت بوو، توانیمان بە پلەی دووەم بەسەرکەوین بۆ ئەم قۆناغیەشت. لە ساڵانی ڕابردوو ئەزمونیشمان هەبووە لە قۆناغەکانی کۆتایی، یانێ قۆناغەکانی زەحمەتمان بڕیە بەڵام شکستمان هێناوە. ئینشاڵڵا ئەو ساڵەکە تۆمەمان جیاوازترە، یاریگایەکە لە نێو مەسلحەتی خۆمانە. ئینشاڵڵا وا دەکەین دڵیام جەماوەرش خۆش بکەین و نازناوەکە لە نێو شاری هەولێر نەشتە دەرەوە. یاریەکانی قۆناغی هەشتی خولی نایابی عراق بۆ ئاستی لاوان لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. یانەکانی هەولێر، ئەمانەی بەغدا، زەورا، شۆرتا، مینا، نەفتی بەسڕا، ناسڕیا، نەجەف گەیشتونەتەم قۆناغا. ڕۆژی یەکشەممە یاریەکانی دەست پێ دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.